ئاو ئەلێرەیدا بوو لە کلاقی ئەو کوڕی چوومە خوارێ پێدا قاعەکان هەموو تەپەق ببوون کورە ئومێد چوومە ناو ئاوێ هەتا ئێرە دەنجی نەبوو کە دەنجی نەبوو گوتم بۆ خۆی پشتی شکاندم فۆتام هەناو خرە بوو هەموو کوڕەکەم ڕۆی ئاو بردی و حیوانەکەم هەموو ئاو بردی تەنکەرمان لێرە بوو تەنکەر ئاو بردی ڕۆی و ماتۆڕەکەی ئاو بردی و هەموو ڕۆی و دەزانی لەوێش هاتیمە ئێرکوانە لە بەچی ئەو سوالم لێ بکە لەبەر چیاتی یەک دوو سێ چار ئەمن پێنج ساعە عەمەر بووین ئەلێرە ئەوە تێ قاعەکەم جێ قاعەکەم بەتاقی تەنێ ئەو حوکمە ناعەدالەتە گەندەرە بەتاقی تەنێ واسە کاری ئی منیان بەزی منیان ڕمان زێرەڤانی ئەوانی دی هەموو واسەیان هەبوو ئەوە حوکمی کوردیە کورد ئەوا بەڕێوە دەچی بە منە عەدالەتەی ها ئەوا بەڕێوە دەچی خاوەن شەهیدیشین براشم شەهیدە باشە تا ئێستا لایەنە پەیوەندیدارەکان هاتوون بۆ گەڕانی کوڕەکەتان نەخێر کەس نهاتیە دەرەگە نەزم تیمی سەگەوانی هەیە چێگەوان بێن عیلاجشی بکەن سەجی بینن ببوون ببینتەوە لە دوێنێەوە زۆر گەڕان بەدوایە بەرێ هەتا هێوارێ گەڕاینە ئەو ڕۆژ 15 زەلام چووە قوربانجان بە خۆتان خۆش بن کاکە دەمەوێت پێم بڵیت تەمەنی چەند بوو کاکە ئومێد برات 18 سال بوو کوڕەکەم 18 سال بوو غەریب بوو زۆر فەقیر بوو وە لە باشتەیە جێ خۆی گرت بەس هەنایمنی سووتان پشتێ منی شکاند ئەگەر نا وەڵڵا